بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست چەند ڕۆژێک دوای هەڵبژاردن قەیرانی سوتەمەنی لە هەرێمی کوردستان سەری هەڵداوەتەوە. لە ئێستادا نرخی بانزین هەروەها غاز و نەوتی سپیش لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەرز بۆتەوە. وتەبێژی حکوومەتیش باز لەوە دەکات بۆ مەسلەی بانزینەکە وەزارەتی سامانە سروشتیەکان ڕاست پێدراوە قسە لەگەڵ بەغداد بکات. سەرۆکی لیژنەی سامانە سروشتیەکانی پەرلەمانی کوردستانیش ئاماژەی بەوە کردووە دوای ئەو کۆنگرەی کە لە هەولێر بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ ئیسرائیل بەڕێوەچ و بەغداد ئەو بڕی 1 میلیۆن لیتر بانزینەی کە ڕۆژانە دەینات ڕایگرتووە. لە بەرنامەی ئەمڕۆ باز لەو دەکەین بۆچی دوای هەڵبژاردنە قەیرانی سوتەمەنی سەری هەڵداتەوە بۆچی حکوومەت چارەسەرێک بۆ پرسی سوتەمەنی نادۆزرێتەوە و دوای ئەوەش کە دوای هەڵبژاردن پارتی ویکێتی زۆرینەی کورسەکانیان بەرزهێناوە دۆخی هەرێم و پەیوەندیەکانیش لەگەڵ عێراق چی بەسەردەی لەگەڵ ماوە. دوای چەند ڕۆژێک لە هەڵبژاردن جارێکی دیکە ژمارەیە قەیران بەرۆکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی گرتەوە و دەسەڵات گەڕاوەتەوە سەر پلێتە ئەسڵیەکەی خۆی. لە ئێستادا نرخی بنزین و غازی شل و نەوتی سپی لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەرز بووتەوە. حکوومەتیش پرۆژەیەکی جددی بۆ چارەسەری کێشەکە نییە. بەپێی زانیاریەکان نرخی لترێک بنزینی جۆری سۆپەر بۆ سەروی 1000 دینار و نرخی 1 لتر غازیش لە 500 دینارەوە بۆ 700 دینار و لە هەندێک ناوچەش نرخی بتڵێ غاز لە 8500 دینارەوە بۆ 14000 بەرز بووتەوە. ئەمە جگەلەوەی نرخی 1 بەرمیل نەوتی سپی ماڵان لە 100,000ەوە گەیشتۆتە سەروی 170,000 دینار. سەرهەڵدانی قەیرانی گرانبوونی بنزین لە کاتێکدایە هەرێمی کوردستان ڕۆژانە پێویستی بە 5 میلیۆن و 500,000 لیتر بنزین هەیە، بەڵام تەنیا 1 میلیۆن لە ناوخۆی هەرێم بەرهەم دێت و ئەوی دیکە لە وڵاتانی دەرەوە دەکردرێت. بە وتەی سەرۆکی لیژنەی سامانە سروشتیەکانی پەرلەمانی کوردستانیش دوای کۆنگرەکەی هەولێر بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ ئیسرائیل ئەو 1 میلیۆن لیتر بنزینەی لە بەغداوە دەهات ڕاگیرە. دوای سەرهەڵدانی قەیرانەکەش وتەبێژی حکوومەتی هەرێم ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە بۆ چارەسەرکردنی کێشەکەش چاوەڕێی بەغدان. جوتیار عادل وتەبێژی حکوومەتی هەرێم دەڵێت سەرۆکی حکوومەت وەزارەتی سامانە سروشتیەکانی ڕاستپاردووە سەردانی بەغدا بکەن بۆ گفتوگۆکردن بە مەبەستی چارەسەرکردنی بەشێک لە گرفتەکان و هەماهەنگیش لەگەڵ کەرتی تایبەت بکرێت بۆ ئەوەی پلانی گونجاو بۆ هاوردەکردنی بنزین دامنرێت. بە بڕای شارەزایان چارەسەری قەیرانی سوتەمەنی ئاسانە ئەگەر حکوومەت بیەوێت. ئەمەش بەوە دەکرێت حکوومەتی هەرێم نەوتی خاو بە پاڵاوگە ناوخۆییەکان بدات لە ئاکامدا بنزین و نەوتی سپی بە نرخێکی گونجاو بەرهەم دەهێنرێت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بە قسەکردن لەسەر ئەم پرسە میێندەرێک لە بەڕێزان محمود ڕەزا ئەمین پەرلەمانتاری پێشووی عێراق لە سودوی سەرکی هەروە لە هەولێریشەوە دواتر شوان ڕابەر ئەندامی ئەنجومەنی باڵایی کۆمەڵی دادگەری لەگەڵمان دەبێت. سوپاسی ئامادەبوونتانە کاک محمود دەکرد لە بەڕێستان دەست پێ بکەین بەخێر بن سەبارەت بە هۆکاری چیە کە دوای چەند ڕۆژێک لە هەڵبژاردن جارێکی تر قەیرانەکان دەستیان پێکرەوە دیاریکراویش کە ئێستا قەیرانی سوتەمەنی بەرزبوونەوەی نرخی بنزین و نەوتی سپی و تا لاندێک ناوچە غازی شلی ماڵانیش بڵێن نرخەکەی بەرز بۆتەوە. خۆی هۆیەکەی هینە هۆیەکەی حکوومەتە لە ڕاستیە سیاسەتی نەوتی حکوومەتە بە گشتی. تۆ گەر بەراورد ئێستا لە وڵاتانی هینە خاوەنی نەوتە نەرویج بەناوبانگترین وڵاتە کە بە باشترین شێوە سامانی نەوت بەکارەهێنێ. بۆچی وایە؟ لەبەر ئەوەی لەو وەختەوەی کە نەوتیان کەشف کردووە پەرلەمانی نەرویجی تەمان ئەوان تووشی نەخۆشیەک بوون کە پێوترێ لە اقتصادا پێوترێ نەخۆشی هۆڵندی توش بوون، بەڵام چکە نیزامێکی دیموکراتیان هەیە لە ماوەیەکی زۆر کەمە چارەسەریان کرد کە ئەو زاهریان بینی تووشی نەخۆشی هین بوون نەخۆشی هۆڵندی. نەخۆشی هۆڵندیەوەیە کە وڵاتێک بۆ هینە بۆ سەرچاوی مادی خۆی تەنیا پشت بە هینێک بەسێ بە سەرچاوەیەکی طبیعی بەسێ کە لە نەوتە یا غازە یا لە هەنێ شوێن مۆزە لە هەنێ شوێنی کە قاوەیە لە هەنێ شوێنی کە ئاسنە مانەی کە هەموو ئەتیمادیان لەسەر یەک مادەیە بۆ ئەوەی وەکو ئێمە لە کوردستان و عێراق نەوت و غازە ئەوانە پێوترێکە ئیترەوە تووشی هینا بن، ینی تووشی نەخۆشیەکە بن کە ئێمە توش بووین دەمێکە لە سەردەمی سەدام حوسێنەوە توش بووین پێوترێ نەخۆشی هۆڵندی لە اقتصادا. ئەوان توش بوون لەبەرەوەی نظامێکی دیموکراتیان هەیە زۆر بە خێرایی حەلیان کرد. پەرلەمان
لائحەیەکی داناوە بۆ حکوومەت پەرلەمانی نەرویجی باسەکەم کە دوای ئەو زاهیرەیە لە سەری هەڵا ئەو نەخۆشیە لائحەیەکی دەخاڵیان بۆ دەسەڵاتی تەنفیزی داناوە کە قەتعا ناتوانێت لێ دەربچێت ئەویش ئەوە یەکێ لە خاڵەکانی ئەوەیە ئەڵێ وڵات هەتاوەکو وڵات پێویستی بە مشتەقاتی نەوتی هەبێ نابێ هیچی لێ بچێتە دەرەوەی وڵات باشە طبعا دەهینە دەخاڵە زۆرە وەکو نەوتی سپیە غازە بنزینە گازواییلە هەموو ئەو شتانە ئەڵێ هەتا پێویستیەکانی بازاری وڵاتی خۆمان تامین نەکەین نابێ هیچ شتێکی لێ بنرێتە دەرێ طبعا دەخاڵە من باسی خاڵێکیانەکەم خاڵێکی کەشیانەوەیە کە ئەو سامانە گەورەی کە دروستێکە ئەو هینە ئەوان سنووقی نەوەکانیان دروست کردووە سنووقی نەوەکان من پێم وایە دراسەیەکم لەسەر کردبوو لە تقریبا 7 ساڵ لەمەوە پێش تا ئەو وەختە نزیکەی 700 ملیار دۆلار ئینانەیە پاشەکەوتیان هەیە بۆ نەوەکانی ئاین ئەوەش منعیان کردووە لە وڵاتە ئیسtismاری پێ بکەن ئەبێت لە دەرەوەی وڵات بۆ ئەوی وڵاتەکە تووشی تەسەخم نەبێ هەڵاوسانی دراو نەبێ باشە ئەمە دوانیان باسەکەم بەڵام ئەوەی کە مهمە ئەڵێ نابێ ئەوەی کە ناو وڵات تێر نەکەی نابێ هیچی بەزەی بەڕێزنەوەی کوردستان ناودەنێتی کە بۆ نمونە تۆ لە هەرێمی کوردستانە پێویست بە تقریبا 5 میلیۆن و نیو لیتر بنزین هەیە تەنها بڵێ میلیۆنێکی لە ناوخۆی ئەوی تر دەبێت هەندێکی لە دەرەوە هاوردە بکەی هەندێکی لە عێراق بۆ نەوتی سپیەکە بە هەمان شێوە ینی بۆچی ناویدنێکی بەڕێز مەسەلەن ئەمانە ئێمە لە 2007ەوە وەزارەتی سامانە سروشتەکانمان هەیە وەزیرمان هەیە ئەو وەزیرە خەبیر و شتیبای تیا گویا ئەبێ خەبیری اقتصادی و نەوتی و ئەوانەی تیابێ باشە ئەمە ممکن نییە طبعا وەزارەتە شارەزاییان نەبێ کە ئەبێ لە پێشەوە هینەکانی خۆت پێویستیەکانی ناو بازاڕی خۆت تێرکەی ئەنجا لێ بنێریتە دەرێ لەبەر ئەوە ینی پیا و گومان دروستەکە ئەم دەسەڵاتەی ئێمە بەکرێ گیرابێ بۆ ئەو وڵاتی ئێمە وێران بکە دەسەڵاتەکە بەکرێ گیراوە جا چێ بەکرێ گرتووە ئەوە خەڵک با خۆی بیر بکاتەوە بەکرێ گیراوە وڵاتی ئێمە وێران بکە ئەژینا تۆ نەوتی کافی هەیە باشە پاڵاوگەی هەیە پاڵاوگەی ڕسمی هەیە و ناڕسمیشی هەیە ئەتوانی بەشی ناوخۆ جارێ ناردنە دەرەوەی نەوت بە خاوی یەکێ لە ئوسلوبە زۆر خەتەرەکانی ئەسامانی نەوتە ئەبێت تۆ پشت ببەستی بە سەناعەی نەوتی ئەتوانی پیشەسازی نەوت ئەتوانی نەوت نەوتی سپی ماڵانی لێ بەرهەم بهێنی ئەتوانی گازوایلی لێ بەرهەمبێنی ئەتوانی زەیتی لێ بەرهەمبێنی ئەتوانی ڕۆنی ئۆتۆمبیلی و تەیارە و هینی بنزینی تیارە و بنزین ئۆتۆمبیل و هەرچی نەوعەکانە ئەتوانی ئەدەواتی قاچاقی ماڵانی لێ دروستکەی ئەتوانی قوماشی لێ دروستکەی ئەتوانی یعنی تقریبا نزیکەی 1000 منتوج لە واریداتی نەوت دروست ئەبێ ئەمانە هەمویان ئەبنەوە بە سامان بۆ تۆ و تۆ بەرمیلێ نەوت ئەنێری ئێستا لە واریداتی کە گەیشتۆتەوە 180 نزیکەی 20 بۆ 25 دۆلارێکی بۆ تۆ مێننتەوە بەڵام ئەگەر لە ناو وڵاتەکەی خۆتا هێنی بکەیت بیپاڵێوی و منتوجاتی تی لێ دروستکەی ڕەنگە لە بەرمیلێکە 1500-600 دلار دەست بکەوێت بۆ ئەمە ناکەن ئەوە تۆ گومانەکەی بەکرێ گیرابن ئەژنا تۆ پاڵاوگە هەیە بەشی ئەوەی کە هینی پێویستیەکانی ناوخۆی هەرێمەکەی پێ بدەی و بیپاڵەوێت ئەبێ نەوتەکەی بیتێ بە هینەکان بیپاڵێوێت لە جاتی ئەوەی ئەینێریتە دەرێت طبعا ئەمانە شەریکاتیان هێناوە شەریکاتی ئەجنەبیان هێنەوە شەریکاتی ئەجنەبیش هەموو هینی لە لای خۆیەتی و بە شەراکەتیش هێناویانە ئەمەی کە لە هەرێمی ئێمە ڕوئەدا لە تاریخە لە دنیاە ڕووی نەداوە لە عقودی نەوتە باشە ئەمە خەتەرترین نەوعی عقودی نەوتە وەختی خۆی پیانوتی نەمامانەوێ هەرێم بخەینە سەر نەخشەی تاقەی عالەمی و ئەوانە هەرێم بەناوبانگ بێ و هەرێم وای لێ و هەرێم ئیسtismاری وێ و هەرێم دەوڵەمە نەبێ و بەڵام ئەوەتی ئێمە نەوتە نێرینە دەرەوە بەردەوام ئەم وڵاتی ئێمە بێرانترێ میلەتی زۆر ماندوو میلەت ئەوەتانە ئەو تەزەخومەی دروست بووە ئێستا طبعا ئەمە پەیوەندی بە هینیشەوە هەیە پەیوەندی بە گۆڕینی نرخی هینیشەوە هەیە دینار و لە بینی دیان و دۆلارە ئەمانش تەزەخم دروست دەکەن کە سپاس دەکەم دەکرێت وڵات کاک سپاس بوو ئامادەبوونی بەڕێزیشت ئەدەمی و سەرنجی بەڕێزیشت بزانم لەسەر
پێش هەڵبژاردن چەند ڕۆژێک پێش هەڵبژاردن و دوای هەڵبژاردن کە ئێستا کۆمەڵێک قەیران سەری هەڵداوەتەوە بەڕێزت ئەمە ناودنەی چی کە دوای هەڵبژاردنەکان یەکسەر کۆمەڵێک قەیران دەست پێ بکەنەوە؟ بەنای خوای گەورە میهرەبان زۆر سپاس بۆ بەرنامەکەتان. هەڵبەتە مەسەلەی سوتەمەنی بە هەموو مشتەقاتەکانیەوە بە پێی دەستوری عراقی کە لە 2005 ئەم دەستورە تەدوین کراوە سەروەتێکی نیشتیمانیە، سەروەتی هەمووانە. ئەسڵ ئەوێ لە سەروەتی کانزاکاندا ببێتە نیعمەتێک بۆ خەڵکی ئەو وڵاتە کە ئێمە لە عراق دەژین بە کوردستانیشەوە، بەڵام بەداخەوە لە ئەنجامی خراپ مامەڵەکردن لەگەڵ کەرتی نەوت یا مادەی نەوت یا دۆسیەی نەوت، یعنی ئەو نەوتە بە خراپ بەسەر خەڵکی عراق داشکاوەتەوە بۆتە نیقمات. ئەویش بە تەکید لەبەر ئەوەیە کە بە شێوەیەک یا بە مەرامێکی خراپ بەکاری دێنن. بۆ نمونە لای کەم نەوت لە عراق بە تایبەتیش لە کوردستان بۆ دەکرێتە کارتێکی تیجاری و فشار بەو مانایەی، ینی جاری وا هەیە حکوومەتی ناوەن لە بەغدا بە مادەی سوتەمەنی فشار لە هەرێمی کوردستان دەکا، یا حکوومەتی هەرێمی کوردستان فشار لەسەر خەڵکی هەرێمی کوردستان دەکات، یا لەسەر ئەو جیهەتانەی کە نەوتیان پێدەفرۆشی. تەنانەت بۆتە مایەی پتەوکردنی دیبلۆماسیەت و علاقەت و مەساڵحی کەسی و حزبیش، یعنی ئەو حزبانەی یا ئەو کەسانەی کە دەستیان باڵا لە نەوت فرۆشی بەو جیهەتانە یا بە وڵاتانە، یعنی علاقەتیان بەهێزترە، باشترە، مەساڵحیشیان باشترە. کە کردیتیانە کارتی تیزاریش بە تەکید باش دەبینین کە ئەو نەوتە ینی بە چەند وڵاتێکی ئیقلیمی یا دەرودراوسێ دەفرۆشێ، ینی بۆ ئەوەی کە چەند کەسێک یا چەند حزبێک یا مەسەلەن ئیستیفادەی لێ بکەن. کەچی ئەسڵ ئەوەیە بەڕاستی بۆ یەکەم جار خەڵکی وڵاتەکەت بۆ نمونەی وەکو کوردستانگە قسە بکەین، یعنی ئیستیفادە لە مەوادی سوتەمەنیت بکە. زۆر بەداخەوە کە زۆر جار قسەی باش لە میدیاکان لەسەر مەسەلەی نەوت دەکرێت کە ئێمە لە نێو نەوت دەژین، لەسەر دەریای نەوت دەژین، نەوت زۆرە، بەڵام بەداخەوە ینی ساڵ وەردەسوڕێتەوە نیو بەرمیلیش بەڕەوا نابیندرێ بە خەڵک بدرێ. بینیمان وەکو هەڵمەتی هەڵبژاردن لە پارێزگای هەولێر ئیعلانی ئەوە کرا کە چەند بە ئیستلاحی کۆن تەنەکەنەوتێک یا دەبەنەوتێک لە منتیقەی شاخاوی منتیقەی سیدەکانەوە تەوزیع کراوە. ئەویش هەڵبەتە بۆ هەڵمەتی هەڵبژاردن، بۆ ڕێکلامی هەڵبژاردن، بۆ هەڵمەتەکە وەستا کە هەڵبژاردنیش وەستا. ئیدی بەو نرخەی کە دەدرێتە وڵاتان خەڵک مەمنونە لە هەرێمی کوردستان بەو نرخەیە بە 2 قەد ئەوەندەی پێ بدرێت، بەڵام سەیرە یعنی بۆ نمونە بە $40 بدرێتە دەرێ، وێڕای ئەوەی کە دەڵێن یعنی پارەیەکی کەم لەوە بۆ ئێمە دەمێنێتەوە، هەندێک سەرچاوە دەڵێن $10 و یا $15 لە کاتێکدا ئێستا نەوت گەیشتۆتە سەروی یعنی $70 بەسەرەوە لەسەر ئاستی نێودەوڵەتیش. ئیدی کەچی لێرە بەرمیلی بە 100,000 قسووری دەدەنە خەڵکی، ئەویش لە تێری نییە. هەڵبەتە نەوت بۆ ئێمە ومانان بۆتە کێشە وەکو هەر سلعەیەکی تریش لە هەرێمی کوردستان کە گران بووە، یعنی نەوتیش پێش هەڵبژاردن گران بوو، لە سەروبەندی هەڵبژاردن تۆزەک نرخیان دابەزان، ئەگەرچی بەغدا ملیۆنێک زیاتر یعنی لیتری دەنار و لە وڵاتانی دەرودراوسێش وارد دەکرێ و دەکردرێ. وێڕای ئەوەی کە هەرێمی کوردستان ڕۆژانە پێویستی بە 5 ملیۆن و
نیو لیتر بنزینە بەڵام لە سۆنگەی ئەوە زۆر ئیزدار دەکەن تیجارەتی پێوە دەکەن بۆ دەرێ دەنێرن بۆ ئەوەی ئەشخاص و ئەحزاب لەی بەهرەمەند بن قڕ بە سەری خەڵکەکە دەکەن لە پاش هەڵبژاردنیش درێژە بە و نەهج و بەرنامەیان دەدەن کە گران بەهایی و گران نرخی لە ئارابی. باشە زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە ئێستا بۆ نمونە لە عێراق لە کۆمەڵی وڵاتی نێوتی تریشە دامی سوتەمەنی دەکرێت بۆ نمونە حکوومەت لە بەغدا ئێستا بۆ نمونە لیتری بنزین بە 450 دینار دەدەن نەوتی سپی دابەشکردن هەیە بۆچی لێ دراوە بە کەرتی تایبەت بۆ دەوڵەمەندکردنی کۆمەڵی کۆمپانیا و حیزبە بە کورتی سپاس دەکەم. خۆی کاک حەچیم لە هەرێمی کوردستان نەهجێکی خاتی هەیە لەبەرەوەی مەرامێکی خراپ هەیە بە نیەتێکی خراپ بە مەرامێکی خراپ حکومڕانی خەڵک دەکەن دەیانەوێ بەس چەند کەسێک لی بەهرەمەند بن نەک هەموو خەڵک ئەویش ئەوەیە کە تا ئێستا چەند شتێکیان چەند مەجالێکیان بە کەرتی تایبەت کردووە نەهجەکەشیان ئەوەیە لە داهاتوودا کەرتەکانی تریش بۆ نمونە یعنی کارەبا تەندروستی ژینگە و هەروەها بیدەنە کەرتی تایبەت لەبەرچێ فەڵسەفەکە سڕەکە حکمەتەکە ئەوەیە کە دەیدەنە شەریکاتە زەبەڵاحەکانیش منحەسیرن لەسەر یعنی دەسەڵات یعنی بەس هی دەسەڵات شەریکە بەبێ دەسەڵات یعنی ئیجازەی پێنادرێ بۆ ئەوەی هەموو داهاتەکان تەنیا بۆ کۆمەڵێک ئەشخاص لە ڕێگای شەریکات بگەڕێتەوە. بەڵێ سوپاس دەکەم کاک محمود سەبارەت بۆی کە نەک بۆکو بەرهەمی نەوتی کە ئێستا بۆ نمونە بەڕێزە بتت ئێمە سوودمان نابین لەو نەودەی خۆمان لە ڕۆیەوەی کە بنزین بە نرخێکی گونجاو هەبێ بڵێن بۆ هەمان شێوە غازەکەش بە نرخێکی زۆر گونجاو هەبێ و نەوتی سپیش جگەلەوەی کە لە مڕوانەوە لە بەرهەمە نەوتەکان کێشەی خەڵک کوردستانەیە نەوتەکە بۆ سیستەمی حکومڕانێکەش خەتەرترە ینی جگەلەوەی کە و پێراویستانەشی بۆ دابین نەکردووی بۆ ئایندەی سیستەمی حکومڕانێکەت چکە نەوت ئەبێ بە سەبەبی چی نەوت ئێستا لە هەرێمی کوردستانە زۆر بەزەقی ئۆلیگارشیەکی نەوت دروست بووە بۆچی خەتەرە کە بەم سیاسەتە نەوتی ئێمە لەبەرەوەی گروپی هین گروپی ناو دەسەڵات کە حیزبن ینی لە حیزب ئێستا حیزب لە ینی حکوومەت لە باوەشی حیزبە ینی حیزب حاکمە لە ڕاستیە حکوومەت بەشێکە لە حیزب نەک بەعکسەوە ینی لە وڵاتانی دنیای حیزب بەشێکە لە مؤسساتی مجتەمەعی مەدەنی و بەشێکە لە دەوڵەت بەڵام لە لای ئێمە حکوومەت بەشێکە لە حیزب و بەکاری هێنێ بۆچی بەکاری هێنێ بۆ دروستکردنی میلیشیا بۆ دەستگای جاسووسی بۆ تەزویری ئینتیخابات بۆ کڕینی ویژدان بۆ کڕینی قەڵەم بڵێ ئەمە بە پارەی نەوت ئەماناکرێ ئەمەی کە لە هەرێمی کوردستانە ئێمە ئەیبینین ئینتیخابات تەزویرەکرێ زیندانی نهێنی هەیە حیزب پارەیە بە حکوومەت دوای ئەوە خەڵک ینی حیزب ئەکڕێ حیزب فرۆشێ ئەندامی سەرکردایەتی کڕین و فرۆشتنی پێوە ئەکرێ هەموو ئەو زاهیرانەی کە ئەیبینین ئەمە بە سەبەبی ئەوەیە کە نەوتمان هەیە ئەگەر نەوتمان نەبوایە ئەبوو ینی بە منتوجاتی داخلی خۆمان بڵێن ئێمە وڵاتێکی زراعین ینی عێراق و هەرێمی کوردستان لە ئەسڵا وڵاتی زراعین ئەتوانن اعتیمادی ئەساسی بخەنە سەر تەنمیەی زراعی و سەناعیش تەمعەن لەبەرەوەی کانزامان هەیە لەبەرەوەی غازمان هەیە لەبەرەوە نەوتمان هەیە ئەتوانین ببین بە وڵاتێکی سەناعی زراعی زۆر پێشکەوتوو بەڵام نەیان کردووە دەسەڵات لە سەردەمی سەدام حوسێنیشا بە عینەن طریقە تەبعەن ئەم نەخۆشیەی کە پێ ئەوترێ نەخۆشی هۆڵندی لە ئیقتصادا لە سەردەمی بەعسیەکانەوە درێژەی کێشا بۆیە لە سەردەمی مەلیشیا بە مەلیکی ساڵی 1953 کە هین عائلەی معنی هین نظامی سیاسی مەلکی بوو ساڵی 1953 لە سا 95 حەجمی موازەنە لە زەریبە بووە زەریبە لە خاوەنکار زەریبە لە جوتیار زەریبە لە ئەوانەی کاسپیەکەن لە بازاڕە لەوە بووە کە وەختێک داهاتی وڵات یعنی لە سا 95 ئیتر حکوومەت ناچارە بۆیە جاران بە مزاهرە حکوومەتە ڕوخێنرا چکە خەڵک باجی خەڵک حکوومەتی بەخێوە کرد پارە لە لای خەڵک بوو خەڵک حکوومەتی بەخێوە کرد کە خەڵک ناڕزایی دەرە بڕی یەکسەرە بۆ حکوومەت بڕوخێ
باشە ئێستا لێرە هەموو میلەت بچێتە سەر شەقام حکوومەت ناڕوخێوەچی چکە پارە بەس لای ئەو گروپەیەکە حکومڕانیمانەکە پارە لای خەڵک نییە ئەبێ ئەم عملەیە عکس بێتەوە تا ئەم عملێش عکس نەبێتەوە نظامی دیموکراتی دروست نابێ و ئیستیقلالیش دروست نابێ چونکە حیزب کە وەکوتم حکوومەتیش لە باوەشی حیزبایە حیزب هەموو واریداتی نەو دەبا و خۆی بۆ ئەو غەرەزانە بەکاری هێنەکە ژمارد من ینی بۆ هەموو شتێکی پێەکەن ینی ئەگەر ئەم پارەیە نەبێ ئەم حیزبانە ئێستا کەوتبوون و کۆتیان پێ هاتووە ئەگەر احتیمادیان لەسەر زەری بەڕانی هەرێم ئەو حکومڕانەکان دەڵە بەپارینەوە ڕاگیراوە و ئەوانە بەڵێ ئەمە هەر لێرە نییە ینی ئەمە لە هەموو وڵاتە دیموکراتیەکانە اقتصادی ڕێعی ئەم هینەی هەیە ئەم تەسیری هەیە نظامی سیاسی فاسیدە ینی صفاتەکانی اقتصادی ڕێعی یەکەم نظامی سیاسی فاسیدە ئەوانەی حکومڕانەکەن فاسیدن خۆیان ئەچنە ناو هینەوە ناو هینەی مەچینەی فەسادەوە خەڵک هینی نابێ خەڵک قیمەتی نامێنێ دەنگی خەڵک قیمەتی نامێنێ وەکوتم لەبەر ئەوەی حکوومەت محتاجی خەڵک نییە کارگە ئەوەستێ با بۆستێ حکوومەت بە زەریبەی کارگەکان بەڕێوە ناچێ ڕێگەوبانە بڕن با بیبڕن ئەو نەوتی خۆی بۆریەکەی ئەو نابڕێ بۆرەکە ئەڕوا و ڕۆژانە واریداتی نەوتی بۆ ئەگەڕێتەوە بە دۆلار جوتیارمانەگرێ با بیگرێ ئەوە جوتیار منتوجی نییە ئەوە لە ئێرانەوە لە تورکیاوە لە سووریاوە بە پارە ئیهێنم لەبەر ئەوە پێویستی نە بە جوتیارە نە بە کرێکارە نە بە خاوەنکارە نە بە معمەلەکانە نە بە کارگەکانە پێویستی بەمانە نییە بۆیە وامان لێ هاتووە بۆیە ناتوانانی ئەو گۆڕانە بکەیت و طبعاً بۆمانەوەی خۆشی طبقەیەک دروستەکە ئەو طبقەیە دروست کردووە طبقەیەکی دروست کردووە دەسەڵات لە سماوەی 30 ساڵی ڕابردووە طبقەیەکی دروست کردووە طبقەیە نسبەیەکی زۆر کەمە لە مجتەمەعی ئێمە ناکاتە لە سایەکی مجتەمەعی ئێمە ناکا هەنی ئیمتیازاتی داونەتی خۆیانی پێپارێزن چەکداریان کردوون لە ناو دەستگا جاسووسیەکانی خۆیانە بەکارهێنن لە ناو دەستگە سەرکوتکەرەکانە بەکاریهێنن هەتا بەداخەوە قەزایان پێ دەستەمەوە کردووە قازی پێەکڕم ئەو سەیری هینەکان کە سەیری دادگاکان و دادگایەکانی ئەوانەی بادینیان کە ئەبینی قەزا لە حاڵەتێکە بۆچی وایە کە سوڵتەی تەنفیزی هەمووی کۆنتترۆل کردووە لە ڕێگەی پارەوە لە ڕێگەی کڕینی ویژدانەوە لە ڕێگەی کوڕگەنی کەرامەتەوە یعنی ئینسانی سیاسی بگاتە قیادەی حیزبێک خۆی عرزکا بۆ فرۆشتن طبعا نانی هین نەماوە ینی کاسپی نییە تۆ ئەگەر نەوت بکەی بە سەناعی نەوتی بکەی ینی ئەتوانی پلانێک دابنەی لە ماوەی 5-6 ساڵە سەناعاتی نەوتی پێش بکەی کە سەناعاتی نەوتی پێشخرتەوە ئەتوانی 100,000 فرسەی عمل هەلی کاری ڕاستەقینە هەلی کاری ڕاستەقینە چییە و هەلی کاری درۆینە چییە هەلی کاری درۆینە و تەعیناتانەیەکە بۆ بندیوارەکانیەکەن ئەمە هەلی کاری درۆینەیە ئەمە زەربە لە ئیقتصادەدا زەربە لە مجتەمەعدا زەربە لە سیاسەتەدا زەربە لە نظامی سیاسیەیە بەڵام هەلی کاری ڕاستەقینە نظامی سیاسی استیقلال پێەکە ئارامی پێبەخشێ و مجتەمە وردە وەعی پێیاکە ئیتر ئەو کاتە مجتەمە پێویستی بە حیزب نابێ موچەی باتێ بۆیە ئەتوانێ ڕوخێت سپاس دەکەم کاکشوان سەبارەت بەوەی کە پێ دوای هەڵبژاردن بڵێن چەند ڕۆژێک پێش هەڵبژاردن دەرفەتیەوە بوو کە خەڵک ئەو دەسەڵاتە سزابدا بەزێستە چەند ڕۆژێک کە دوای هەڵبژاردن دەسەڵاتە دەستی کردێتەوە بە سزادانی خەڵک بەڵێ کاک حەچیم دیارە ئەوەی کە جەنابەت باسەکەی عملیەکە ینی عکسەیە عکس دەبێتەوە بە حەقەت ینی هەڵبژاردن ینی حاڵەتێکە یا دەرفەتێکە کە میلەت بتوانی گۆڕانکاری یا چاکسازی بەرپا بکە بە تایبەتیش بۆ دەسەڵاتی هەرێمی کوردستان کە بەڕاستی یعنی خراپەکاری زۆریان لەگەڵ خەڵک کردووە خەڵکیان زۆر ماندی کردووە بە حساب کە تەماشای هەندێک یعنی لێدوان و سەرچاوە و ڕای خەڵک و ئەوانە دەکەی خەڵکێکی زۆر یعنی زۆر بێزارە لەو دەسەڵاتە کەواتە و هەڵبژاردنە دەرفەت بوو بۆ بەرپاکردنی یا هێنانەکایەی ینی گۆڕانکاری و چاکسازی ڕاستەقینە تەنانەت بۆ بەغداش بۆ هێنانەکایەی نوێنەرانی ڕاستەقینە چکەوانیش لەوێ بە تاکید دەوریان هەیە بەڵام بەداخەوە ینی کە تەماشە دەکەین هەر حیزبە دەسەڵاتدارەکان
یەکەمن یا کاندیدیان زۆرینەن یا دەرچوون ئەوەش بۆەوە دەگەڕێتەوە و خەڵکە هەڵبەتە دابەشی سەر چەند سنف و جۆرێک دەبی جۆرێکیان ئەوەیە کە لەگەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەر بەو مانای نا یعنی ئەگەر لایەنێک لە دەرێ حکوومەت بی ئۆپۆزیسیۆنە بە معنای یعنی معارزاتی کردن مقاومەکردن بەرهەڵستی ئەو دەسەڵاتە بەڕاستی یعنی دەنجیان بە کاندیدانی خۆیاندا خەڵکێکیش هەن یعنی وەلای تایبەت تەواویان هەیە بۆ لایەنە دەسەڵاتدارەکان ئەوانیش دەنجیان بەو دەسەڵاتەدا خەڵکێکیش هەیە یعنی وەک بڵێ بێلایەن بوو بێ هەڵوێز بوو بە هەر جۆرێک بی بە هەر ناوێک بی بە هەر نیەتێک بی بەشداری لە هەڵبژاردن نەکرد کە ئێمە ئەومان پێ باش نییە پێمان خراپ بوو بەڕاستی دەبوایە زۆرینە بەشداری کردبایە و لە دژی خەڵکی خراپیش دەنجی بدابایە بەڵکو لە مەسلحەتی خەڵکی باش دەنجی بدابایە بۆ ئەوەی گۆڕانکاریەک هات بە ئارا بەڵام کولەن یعنی زۆرینە بەشداری نەکرد هەمومان دەزانین لەسەر ئاستی عراق یعنی ئەوەی کە ڕاگەندراوە تا ئێستا 141 بە دەنجی تایبەت 159 بەشداری نەکردیە لە هەرێمی کوردستان کەمتریش بەڵام ئێستا جۆرێک لە بێمنەتیە لەلایەن دەسەڵاتداران ئەوەیە کە سوتەمەنی وەکو پێویست نەبێ هەلی کار وەکو پێویست نەبێ هەژاری لە چ دۆخێکدا هەیە با هەبێ بێمنەتیەکەیە دوای ئەوەی کە ئەوان دووبارە بەجا بە تەزویر بێ بەکەمی بەشداری بێ بوونەتەوە زۆرینە بە کورتی من پێم سەیرە کە خەڵکی هەرێمی کوردستان تا ئێستا لەگەڵ ئەو هەموو خراپەکاریانەی دەسەڵاتی نەناسیبی بەڵام بەداخەوە هەموو جارێ ئەو نەهجە پیادە و پەیڕەو دەکرێت لە لای خەڵکیش یعنی کاتێک کە پێش هەڵبژاردنە خەڵک زۆر گەرمە زۆر لە دەسەڵاتی دەخوێنی بەڵام کە دەچینە نێو هەڵبژاردن وێڕێ ئەوەی حەقەتەن کە تەزویر کراوە تەزویر هەیە بەڵام یعنی زۆرینەش ڕوبەڕووی دەسەڵات ناوەستی تۆ بەوە بێ بە دەنگ ئیثباتی نیەت و مەرامی خۆی بکە دەنگ لە دژی خەڵکی گەندەڵکار و خراپەکاردا و خەڵکانەی کە ساڵەهای ساڵە ینی خەڵک دەچەوسێنەوە کە خەڵکێک وا تەوسیفی دەکرد پێویستە بەدەنگ تۆڵە لە دەسەڵاتی گەندەڵ بکەینەوە بەڵام تۆڵیان لێ نەکردنەوە ئەو جارەیە یعنی جەبهەی دەسەڵاتی خراپەکار بەهێزترە کەواتە ئەوان دێن بە زۆرها شێوە یعنی تۆڵە لە خەڵک دەکەنەوە یەک لەوانە یعنی گرانی کەلوپەل و شتە ئەمە دەسەڵات دەبینین تەنیا لە کاتی هەڵبژاردن پرۆژە پێشکەش دەکا هەندێک شوێن قیر دەکا نرخی شتێک هەرزان دەکا هەندێک شت دەکا خەڵک دەڵێن وەڵا کاکە تازە تەواو ئەوانە گۆڕاون سانی باشن دنیا بۆ شامی شەریف بەڵام هەر لەو هەڵبژاردنە دوو ڕۆژی پێ نەچوو ئەو جا گرانی دەستی پێ کرد بەڵێ بە کورتی خراپەکاریەکەنیان زیاتر دەکەن لەبەرەوەی کە پێیان وایە خەڵک لیان ڕازیە جا لە مەسەرەی موچە بێ بانزین بێ نەوتی سپی بێ هەژاری بێ بێکاری بێ بە کورتی بێ سپاس دەکەم من ئەو قسەی بەعام ناکەم بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان خەڵکێکی بەغیرەت و جەری و باش هەن بەڵام زۆرێک لە خەڵکیش وەک دەسەڵات دیراسەتی سایکۆلۆژیان کردووە دەزانن کە چۆن دەجیان پێدەدەن بە چ خۆشحاڵ دەبن بە چ چەواشە دەکرێن یعنی بەرنامەکەشیان تا ڕادەیەکی هاتۆتە دی ئەگەرنا ئەسڵ لە ئیرادە و ئیدارە و نیەتی ئەو دەسەڵاتەی یعنی خراپەکاریە هەروەکو ئێمە بە کردار دەبینین بەڕاستی بە شێوەیەکی کردداری خراپ ینی ئەو میلەتە بەڕێوە دەبن ئیدارەی ئەو خەڵکە دەکەن ینی کۆمەڵێک شتی خراپ و ستەمکاری و بێدادی و فەرق و جیاوازیان هێناوە تا ئاراوە ئەوە بەڵگەیەکی بەهێزە لەسەرەوە بەڵام زۆر بەداخەوە کە خەڵکێک تا ئێستاش تێناگا بەڵام عوزرێکیش بۆ میلەت بینینەوە کە ئەو دەسەڵاتەی لە هەرێمی کوردستان هەیە حەقەتەن دەسەڵاتێکی توندە لێ ناگەڕێ خەڵک گوزارشت لە ڕای خۆی بداتەوە حتا لە دەنگ سانسۆری دەکا فشاری لەسەر دەکا بە کۆمەڵێک شێواز هەڕەشەی لێ دەکا بەڵام خەڵکیش حەق نییە
یعنی بە هەموو شتیوان بڕوا بکەوێتە ژێر هەژبوون و هەڕەشە و بترسێت. بەڵێ سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لاتان لەگەڵمان بێنە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست کاک محمود پرسیارێکتر لەسەر دۆسینە و دوای دەچین سەر ئەوەی کە پەیوەندیەکان هەرێمی بەغدا دوای و گۆڕانکاریانە چی لێ دێت بەسەبارەت بە نەوت ئەگەر بەرهەمی نەوت کەم بێ مەسەلەی بانزین بێ نرخی گران بێ نەوتی سپی بێ یاخود داهاتی نەوتەکە ناشەفاف بێ یاخود بۆ بەیزکردنی پەیەکانی مەسەلەن دیکتاتۆریەت بێ بەچی ڕاست دەکرێتەوە هەم لەناو خۆ کە بەرهەمەکان خەڵک سوودی لێوری هەم لە سیستەم حکومڕانێکەش. پێشەوە بە تێبینیەک لەسەر ئەم دەنگدانە و ڕێی خەڵک لە ڕاستیە یەکێتی و پارتیش دەنگیان زۆر ینی کەمی کردووە بە ژمارەی دەنگ زۆریان کەم کردووە. پارتی لە چاو هەڵبژاردننی ڕابردووە زیاتر لە 300,000 دەنگ کەمی کردو، ینی بەقەدەر موچەخۆرەکانی خۆی هینی نەهێناوە دەنگی نەهێناوە. کێشەکە لەوایە کە ینی خەڵک ئەوە دەلالەتی وشیاری خەڵکە لە ڕاستی ئەم جارە هەم حیزبی دەسەڵاتداری سزایاوە چکە ئەوانەشی وەلایەن بۆ حیزب هەبوو بەشێکی زۆریان ڕەنگە بگەنە لە ساچل و ئەوانیش دەنگیان پێناونێتەوە. بەڵام باقی زۆری ینی ئێستا هەتاوەکو ئێستا مفەوەزیان ڕژدەی دەنگ دەرەکانی ئیعلان نەکردووە، ئەڵێ 41 ڕاست نییە چکە خوبەرای هین هەبە دەولی چاودێر بوون بە ڕێی خوبەرای دەولی تەسیحیانەوە وەجەریدەیەشی بەریتانی کە برایشی بەریتانیە کە لێرە بووە ئەڵێ بە هیچ جۆرە لە سابیست تێ نەپەڕیوە لە عێراقا ڕێژەی دەنگدان ئەم جارش ئێتۆ کە ڕێژەیەکی وان نزم ئەبێ ئەو حیزبانەی هینیان هەیە ئەندامی جۆڕایەڵیان هەیە و موچەخۆریان هەیە وەلایان هەیە ئەمانە دەنگدەرەکانی خۆیان بەشێک لە دەنگدەرەکانی خۆیان ئەڕوان نیوەی دەنگدەرەکەشیان بڕوە ڕبعێکی دەنگدەرەکەشیان بڕوە هەر بە گەورەی ئەمێننەوە. بەڵام خەڵک ئەیجنا خەڵک تۆ لە سەتا نزیکەی لە 180 خەڵک ئەم جارش نەچۆتەوە بۆ دەنگ. ئێستا هاوکێشەکە هەر چۆنێک بێ کورسەکانیان زیادی کردووە لە بەغدا مامەڵە لەگەڵاوانە کورسەکان ئەوە ڕاستە، بەڵام ئێستا زەجەیەکی گەورە لە هەرێم کەمتر پێ ئەزانرێ لە عێراقا زەجەیەکی زۆر گەورە دروست بووە هەموو ئەو ڕقەمانە جێگەی گومانن لە دەستکاریەکی زۆر کراوە ئەوەی کە ئێستا من متابعی ئەعلامی عەرەبی یەکەم بەشێکی زۆری خەڵک کاندیدی تاکە یا کاندیدی لایەنەکانی کەیە شریتی هینی هەیە شریتی نەکەی هەیە کە جیازەکە ئیاتێ هەموو ئەوانەوە چیلیان هەبووە لە ناوەندەکانی دەنگدانە هەمویان کۆ کردوێتەوە هی وایە من بینیومە ئەڵێ 9,000 هەیە 6,000 بۆ نووسراوە شریتەکەی لە بەردەستە ئێستا تەکنۆلۆژیا وا لێتەوە تەکنۆلۆژیای ئیتصالات و ئەوانە هەموو کەس لە ماڵی خۆی ئەوتوانێ بەرنامەیە بکە زۆرن ئەوانە هەمووکو کتە لە ئێستا شیعەکان هەر هەمویان کەوتونەتە لایەک سەدر بە تەنها لە لایەکە شیعەکان هیچیان بڕوانن بەو ڕقەمانە نییە. کورد لێرە کەمتر هینی هەیە بەڵام لە هەولێر و دهۆک ئێستا یەکێتی و لایەنەکانی کەش بە تایبەتی پێم وایە ئێوەش لەگەڵ یەکێتیە گومانیان هەیە لە ئیدعاکەن کە بەڵگەی دامغیان هەیە. ئەم هەڵبژاردنە ئەدای مفەوەزیە هەتاوەکو ڕۆژی ئینتیخابات زۆر باش بوو قانونەکەش باشە بەڵام پێ ئەچێ من لە ئەوە ڕۆژەوە تەسەوەر ما بوو کە زۆر باش ڕۆشتووە بەڵام ئێستا متابعی ئەعلامی عەرەبی یەکەم چەند ڕۆژێکە لە ڕاستیە وردەوردە گومان دروست دەکەی کە ئەمە دەستی دەولی هەبێ بۆ تەزویر بۆچی تورکەکان نفوزیان زیای کردووە لە عێراقا خەلیجیەکان لەگەڵ ئەمریکا و غەرب وەکو ئەوەی بیانەوە ڕێکەوت بن نفوزی لێرە سونەکان و پارتی بە قازانجی تورکیا طبعا بەشێک لە سونەکان بەشێک لە سونەکان لە هینن ینی لایەنگیری لەژێر هەژمونی ئێرانان ئەوان کەمیان کردووە ئەوەی لەگەڵ خەلیجیەکان و هینایە ئەمریکا زیادیان کردووە سەدر کە دژی ئێرانە
زۆر زیادی کردووە لە جاری پێشووە ئەم جارە بە تەنهاش دابەزێ جاری پێش و ئێتیلاف بوو 57 بوو شێکی وا بوو هێنای ئەم جارە 73 نزیکە 73 هێناوە بە هەموو شیعە بەقەدەر ئەویان نەهێناوە بە هەموو کورد بەقەدەر پارتی نەهێناوە لەبەر ئەوە گومان هەیە کە لە کاتی گواستنەوەیە هاک کرابێ ئێستا زەجەیەشی وا لە ڕاستی عێراق باشە بەس ئەو دوو هێزە بڵین دوای سەر مەسەرەی نێوتەکە کە بەچی ڕاستەکە بەس دوو هێزەکە ئێستا وەکو کورسی زۆریان بەرەسێناوەتەوە خراپەکاریەکانیان زیاتر ناکە وەکو جۆرێک لەبێ بنەتی بێت ئێمە خەڵک دەنگی پێداوین جاموچە بێ بانزین خۆی ئەوە ڕاستە ینی هەتاوەکو دەسەڵات هەتاوەکو سەرڕای ئەو هەموو زوڵم و ستەم و گەندەڵیەی کە لێ ئەبینین بەردەوام کورسەکانی زیاد بکە غرور دروستە بێ گوێ بە خەڵک نادا وەکو پێشتر نەیاوە هەتاوەکو ئاوا بڕوا بە وای لەیە کە قیمەتی ئینسان هەر نامێنێ لە لای باشی ئینسانی نییە لەبەر ئەوە زوڵمەکانی زیاد دەکەن سەرکوتکردنی زیاد دەکە و دەمکوتکردنیش زیاد دەکە باش ئەمە بەڵام لە نیهایەتە بۆچوو ئەچێ لە نیهایەتە ئەکەوێ ڕۆژێگێت لە هەڵدێرێکی هینەوە کە گەیشتوتە لووتکە خۆی پێی وایە لە ئیتر لە کەشکەلانی فەلەکە ئەلێەوە بەسەراکەوێتە خوارێ ئەوە حکمی تاریخە ئەوە لە علمی سیاسەتە وایە لە علمی اقتصادا وایە زوڵم هەتاوەکو سەر نییە هەتا پندیشی لەسەرڵێ هەموو شتێ لە باریکایی بچڕێ زوڵم نەبێت لە سوورایی بچڕێ ئەمان بەردەوام زوڵمیان زیاد دەکە و ڕۆژێگەی بەسەراکەونە ناو هینەکەەوە ناو زلکاوەکەەوە سپاس دەکەم دواتر گرم وڵای بەرز کاک شوان بچینە سەر مەسەلەی پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ بەغدا ئێستا بڵێن ئەوە لە ئاسیناوخۆ کۆمەڵێک قەیران ڕوودا و دوای هەڵبژاردنەکان کەوان کورسیان زیادی کردووە لە پەیوەست لەگەڵ بەغداد بۆ مەسەلەی یەکلاکردنەوەی دۆسینەوە تا مەسەلەی موچەیە کە ئێستا بڵێن پارتیوێکێتی زۆرنێ کورسەکانیان بەدەستێناوە پێ دوای بتوان چارەسەرێک بدۆزنەوە بە تایبەتی بۆ مەسەلەی نەوت کاوان دەیانەوێت نەوتەکە لە ژێر دەسەڵاتی خۆیاندا بمێنێتەوە من پێم وایە کاک حەچیم کێشەی هەرە گەورەی ئێستا ئەوەیە کە مەسەلەن ئایا ئەو حکوومەتە پێک دێیان نا دواتر ئەگەر گریمان حکوومەتەکەش پێکات وە هەرێمی کوردستانیش بەشداری کرد بە تەکید بە پێ ڕابردوو تا دەگاتە ئێستا کۆمەڵێک کێشەی هەڵپەسراو لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغدان بۆ نمونە بگرە هەر لە خودی پێکهێنانی حکوومەت کێشەی پۆستەکانە لە نێو پۆستەکان کێشەی یەکێک لە سێ سەرۆکاتیەکانە ئایا ئەمجارە بۆ کوردە بیاننا لە نێو کورد ئایا دوو لایەنی دەسەڵاتدار لە نێو خۆیان پێکدێن یاننا ئەو جا دواتر ئەو حکوومەتەی کە پێک دێ بە تەکید دەور دەبینی بۆ نمونە لە ڕابردوو کە کازمی سەرۆک حکوومەت بووە یعنی حاڵەتێکی تاری بووە و فترەیەکی ئینتیقالی بووە لەوانەیە یعنی مساومەی لەسەر چەند شتێک کردبی بەڵام چ ئەو ببێتەوە کە سەرۆکچی حکوومەت یا هەر کەسێکی تر پێم وایە نەهجێکی تر بەرامبەر بە هەرێمی کوردستان دەگریتە بەر یەک لەو کێشانە کە کێشەی داهاتە لە نێو کێشەی داهات مەسەلەی دۆسیەی نەوتە دۆسیەی نەوت ئەو شتێکی مسلەم و معتەرەفەکە ناشەفافە و تا ئێستا یعنی هەرێمی کوردستان ئامادە نییە هەر بۆ یعنی ئەو لایەنانەی نێو حکوومەتیش یعنی دۆسیەی نەوت داهاتەکەی کەشفکە یا تەواو ڕادستی وەزارەتی دارایی بکە یا وەزارەتی دارایی تەواوی داهاتی نەوت بزانی چ جای بەرامبەر بە حکوومەتی بەغدا جا وێڕای ئەوەی کە مەسەلەی ضەرائیب و باجەکانە کێشەیەکی تر کێشەی پێشمەرگە و سنوورە کێشەیەکی تر متەوەقع کە یعنی هەندێک لە بڕگە و بابەتەکانی دەستور یعنی هەموار بکرێنەوە حکوومەتی داهاتوو یا پەرلەمانی داهاتوو پەنا بباتە بەر ئەوەی کە مەسی هەرێمی کوردستان بکە کێشەیەک مادەی 140 واتە شوێنە یا جێناکۆکەکان کە پێم وان نییە جارێکی تر لە بەغدا ئاوا مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان کەن یا لێ قبولکەن کێشەیەکی تر کێشەی پاسەوانی سنوورەکانە و بەوابەکانە
کێشەیەکی تر کێشەی تەدەخولی ئیقلیمیە، یعنی کە ینی هەندێک وڵاتی دراوسێ جاچە هەرێمی کوردستان بردومان دەکەن، سیادەتی پێشێل دەکەن، چ زەحفی سوپا دەکەن، و لە هەمان کاتیشدا لە هەمووش گەورەتر سەحبی ئەمریکا ئەوەش کێشەیەکە کە ئەگەر بێت و ئەمریکا لە عراق سەحب کاتەوە بە تایبەتیش لە هەرێمی کوردستان، عراق بە تایبەتی هەرێمی کوردستان دەکەوێتە دۆخێکی تر. لەوانەیە دۆخی داهاتووی عراق زیاتر دۆخێکی ئالۆزبی هەندێک لایەن پەنا ببەنە بەرهێز. ئەو لێکەوتە و نەتیجەی حکوومەتیش ئەگەر ئەمە دەبێ بە هەندی هەڵبگرین. تەماشە دەکەین بەڕاستی دەستکاریەکی جزدری کراوە، بۆیەش خەڵکێک ناڕازیە تەواو پێیوە دیارە هەتا لایەنە شیعەکان 13 مانگ لە ماڵی نووری مالیکی ڕەوتی بڵێن حیکمە و نەسەر و فەتح و دەوڵەتی قانون کۆبوونەوە وەک برەی بەرەیەکیان دروست کردووە بەرامبەر بە سەدر کە 72 بۆ 75 هەندێکدا دەڵێن 72 تا 75 کە کورسی هێناوە. ئەویش سوورە لەسەرەوەی کە حکوومەت تەشکیل بکە. ئەمڕۆ وەفدێکی بە سەرپەرشتی سکرتێری خۆی لە 4 کەس پێکهێناوە کە مخاتەبە و محاوەرەی جیهات و لایەنەکان دەکا. ئیدی هەر ئیعترافکردن بە نەتیجەی هەڵبژاردن، یەکلاکردنەوەی نەتیجەی هەڵبژاردن شتێکی قورسە لەلایەن حزبەکان، بە تایبەتی لەلایەن ئەو لایەنانەی کە پێشتر یعنی 20-30 کورسیان هەبووە بەڵام ئێستا 4 و 5 کورسیان هێناوە. بەڵێ زۆر باشە. بەس سەبارەت بەوەی کە دەنگی پێدوایە ئێستا کە هەردوو هێزەکە لە بەغداد بەهێزتر بوونەوە و کۆمەڵێک پێشتر بڵێن دەنگی کاریگەر هەبوون لە بەغداد لە مەسەلەی موچە ڕۆڵیان هەبوو، مەسەلەی نەوت. ئەم جارە دەسەڵات باشتر بۆی لواوە کە دۆسیی نەوتی لە ئێستا بمێنێ کێشەی موچە بڵێن چارەسەرێکی بنەڕەتی بۆ نەدەوەزرێتەوە. بە کورتی بێ سپاس دەکەم. بەتاکید لە ڕابردوو خەڵکێک هەبووە لە پەرلەمانتاران بەگشتی بڵێن لە هەموو لیستەکان، بە تایبەتی تر لە هەندێک لیستەکان کە دەنگێکی دلێر بووینە، داکۆچی کار بووینە لە مافی خەڵکی هەرێمی کوردستان، بە تایبەتیش بەم دوایانە کە لیستی هاوپەیمانی پێکات کە بەداخەوە زۆرێک لەوانە یعنی دەرنەچوون دەکرێ عەفوەن هیوا دەکرێ لە داهاتوودا بە حساب یعنی هەرێمی کوردستان چەند پەرلەمانتارێکی زیاد کردووە، وەکو ڕێژە دەبێ قورساییان زیاتر بێ، بەڵام شەرتی ڕێژە نییە، شەرتی هەڵوێستە، شەرتی جەراعەتە. یعنی هیوادارم یعنی لایەنە سیاسیەکان پەرلەمانتارەکانیان بە تایبەتی هی هەردوو لایەنی دەسەڵات تەواو بە خۆیان دابێنەوە، پەن لە ڕابردوو وەربگرن، بە جۆرێکی زۆر باشتر و تەواوتر بەهێزتر مامەلە لەگەڵ پرسە هەڵپەرسراوەکان بکەن، لەگەڵ حکوومەت و پەرلەمانی بەغدا بکەن، بتوانن ئەو مافانەی لە ڕابردووش لە دەستیان داوە بۆ داهاتوو بیان جێڕنەوە، یا ئەو متمانەیە کە لە ڕابردوو لە دەستیان داوە لە داهاتوو بیجێڕنەوە. سپاس دەکەم کاک مەحموود کاتمان زۆر کەمە. بەس ویستم بچمەوە سەر مەسەلەی دۆسیە نەوتەوەیە کە بۆ نمونە لێرە کەم و کوڕی بەرهەمەکان هەیە، بەرهەمە نەوتیەکان وەکو نەوتی سپی و بانزین و ئەوانە کێشەی بڵین داهاتێ، کێشەی ئەوە بەڕێز باسکە خەتەری سیستەمی حکومڕانی و داگوتانی پایەکانی داتۆرێت. ئەمە بەچی چارەسەر دەبێت؟ بەوە چارەسەرە بێرە بێت هینە، یعنی ئەمە سەبر و تەحملی زۆری ئەوێ جارێ ئەبێ ئەم سیاسەتی نەوتی لە دەست هەمووی دەرچۆتە دەرێت، چکە بوعدێکی ناودەوڵەتی هەیە لەبەرەوە شەریکاتی نەوتی دەولی گەورە لێرە ئیسیسمارەکەن، عەقدەکان تازە ئیلغا ناکرێنەوە بە هەرێمی کوردستان ئللا مەگەر دۆسەی نەوت تەسلیمی عێراق بکرێتەوە. عێراق دەوڵەتی زیاد سیادەیە و ئاگادار بە پێی دەستور ئەم عەقدانە نادەستوری نەما عەقدانی هەرێم کە کراوە، ئەو ئەتوانێ بە حجەی ئەوەی کە ئەمانە خلافی دەستورن، چکە عەقدەکان خلافی دەستوریشن، بێجگەلەوەی نادەستوری کراون، چکە حکوومەتی ئیتیحادی ئاگادار نییە و ڕەزامەندیشی لەسەردار نەبڕیوە. ئەمە عەقدەکانی خلافی دەستورن، چکە مادەی 111 ئەڵێ نەوت و غاز مڵکی گەلی عێراقن، ناڵە مڵکی حیزب و مڵکی گروپێکی دیاریکراوە. لەبەر ئەوە حکوومەتی بەتەنیا حکوومەتی عێراقی ئەتوانێ ئەگەر مەلەفی نەوتی هەرێم تەسلیمی عێراق نەکرێتەوە
ئەم سیاسەتی نەوتیە هەرێم لەمە وێرانترەکە ینی ساڵ لە دوای ساڵ هەرێم وەزعی خراپترە بێ میلیشیای گەورەتر سەرکوتکردن زیاترە بێ زوڵم وستەم دەمکوتکردن تەزویری ئینتیخابات هەموو ئەمانە جار لەگەڵ جارە زیاترە بن ینی تۆ هەر بەراوردی کە لە 92 تاوەکو ئێستا لە 92 کرانەوەیە کە بوو خەڵک ڕێی هەبوو ئەوە حیزب نەیەتوانی هەموو شتێکە بەڵام ئێستا حیزب چی ئەوێ خەڵکە فرێنێ خەڵکە کوژەیە زیندانی نهێنی هەیە جێشی بێگانە هێنێتە سەرمان مخابراتی دنیای بەرناوەتە گیانی ئەم میلەتە لە هەرێمەی ئێمەیە کەس ناتوانێت قسە بکە ئەمووی بە حکمی پارەی نەوت ئەماکە لەبەر ئەوە ئێمە یەکێک لە عینەکانمان ئەوەیە یا سیاسەتی نەوتی لە ناو وڵاتی هەرێمەکەی خۆمانە ڕاست دەکەینەوە کە ڕاست ناکرێتەوە چکە ئەوانەی کە بچووک بوونەتەوە کە دژێ و سیاسەتن و ئەوەشی کە ئەو سیاست بەڕێوەبە کە پارتیە ئەوەتانێت لەم انتخابەتەشا دەرکەوکە زیاتر سبینێ طبعا لەما ڕەنگە تەزویرێکی کەمتری بۆ کرێ لە هینەکەی هەرێما کە ئەکرێ هەموو هەرێمێک بازنەیە طبعا ئەو هینەکەی لەم جاریا بەهینترە بێ لەم جاریا گەورەترە بێ لەبەر ئەوە ئللا ئەوەیە تەسلیمکردنەوەیەتی بە بەغا و وارداتەکەی بێتەوە بە مڵکی میلەت لە دەستی حیزب بچێتە باشە دو پرسیارم پێ دوایە دوایەوەی کە حیزبە گەندەڵەکان زۆرینیانی ناوتەوەکو کورسی دەڵێن پێ دوایە شەفافیت مەسەلەی ئازادی موچە و خزمەتگوزاری چی لێ هەمووی بەرەو خراپتر ئەڕاکاک ئەنێ ئەمە هەر لە وڵاتەی ئێمە نییە لە هەموو دنیاە ئەم سیستمە حکومڕانیە سیستمێکی حکومڕانی من لەسەری منوسیۆ تەشخیصم کردووە کە هینە سیستمی حکومڕانی لەم هەرێمەی ئێمە ئۆلیگارشیە ئۆلیگارشی سیفاتێکی کۆمەڵێ 15 سیفاتی هەیە هەر 15 سیفاتەکەی نظامی ئۆلیگارشین بەراورد کردووە لەگەڵ ئەم نظامی کە ئێمە هەمانە ئەوەیە نظامی ئۆلیگارشی چییە؟ خێزانێک بە حکمی سوڵتەی دینی یا سوڵتەی سیاسی یا سوڵتەی عەشایری ئەبێ بە حاکمی ئەو وڵاتە ئیتر هەموو مؤسسات ئەچێتە دەستی گروپێکی دیاریکراوە اقتصاد بۆ ئەو بەکارێت سیاست بۆ ئەو بەکارێت خەڵک ئەبێ بە کۆیلە لەبەردەستیا بە پێی خزمەتی ئەو چەند خزمەتی خۆی بکەن ئەوەنە امتیازاتیان هەیە نظامی ئۆلیگارشی بە کورتی زۆرە من هەمووی بڵاو کردوتەوە ێستا لە زاکیرەمان نەماوە 12 سیفەتە هەمووی ژماردووە هەمووی لەم نظامی سیاسی ئێمە هەیە بەڵام دروستکردنی حکوومەت لە عێراق قرس بووە بۆ معلوماتی چکە یەکێتی و پارتی لەسەر لە پێش هەڵبژاردنەوە لەسەر سەر کۆمار شەڕیانە نازانی ئەی کامیان هێباتەوە و شیعەکانیش ئێستا هین بە تەمابوو لە سەدریەکان بێ باقی شیعەکان دژن سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ بەرەزان محمود ڕەزامین پەرلەمانتاری پێشوو عێراق لە سوودی سەرگی هەروە لە هەولێرەوە شوان ڕابەر ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ